قەلی تۆ خواردوتە زۆر خۆش جا من نەم خواردووە هەموو جارەکەمە ڕاستەوە خۆمان هەیە بۆ ناوچە جیاوازەکان دەڕێگە پامنێرانمانەوە سەرکۆ باسێکە منش بە تامولام باسیەکە قسمەتەکەش وای هەمیشە کاکتارق بەرامبەرە دانیشتۆزانێ جارێک ترش هەر قەلی یەکێ لە پامنێرەکان باسی کرار کاکتارق بەرامبەرە دانیشت بوو قەلی ئیترۆ خۆ تۆ باست کردوتت بە گۆشتەوە دروست سەکرێت و پیازی تێکەڵەکرێت و دواتریش تایبەت و زۆر بە چێشە ئەجا ئێستا لە کاڵی قەلی ترێتیت بۆ پارێزگای دۆکی خۆشەویست یعنی ئەبینی خواردنیەکە زۆر بە چێژەوە دروستەکرێت دەستاوێکی زۆر بەڕاستیی چی جارەچمێ بەزەوە خۆمچکە لە شوێنی کەوکو دروستەکرێت بەسە و تام و تایبەتە بۆ ناوچەی خۆیان دروستەکەن بەڵام ئەوەی کە گرنگە من لە شوانێ درەنگانە لای خۆمان لە شوان درەنگانە چون سەر و پێ خۆن بەڵام ئێمە خۆمان لەوێ لە دوۆک شوان درەنگان لێمە لە ئیش بووین بە تایبەتی ئەو ماوەی کە لە ڕۆشتبووین بۆ کاروباری ئەو کەسانی ئاوەرە بووبوون یەزیدیەکان کاتەکەی درەنگەشتینەوە زۆریشمان برسی بوو لەگەڵ هاوڕێیانمانە بەڵاستی چینە دوکانێک من خۆم قاپونیەکەم خوارد چکە زۆرم برسی بووە زۆر بە چێشیان کاتە بەتام بوو زۆر بەتام کاتە با بڕۆینە لای هاوار لە دهۆک سپێدە باش هاوار پێمان بڵێ قەلی تایبەت بە دهۆک چۆنە چونکە پێم وابێت لە دهۆک تۆزێک پیازەکەی کەمترەکەن چاورتر دروستەکەن لە چاو ناوچەکان بەڵام ئەمە من بیستومە تۆ پێم بڵێ وایە یانە ینی باش هاوار بەڵێ سپێدە هەوەژی باش هەرچەندە دەنگی وە درست نەگەشتا من لێ ئەو خارنێن لە سپێدەهەیە دەهێنە خارن لە پارێزگاها دووکێ پتر خارنێن گوشتینە ئەنکۆ وەکو قەلیە قەلی سێرە قەلیا مریشکەیە قەلی سێلا مریشکەیە ئەوە ئەو خارنیان کۆ لە سپێدەهەیە لە پارێزگاها دووکێ پتر داخوازیل سەر پتر خواستە خەلکیل سەر ئەمژێک گەل خودانن خارنگە هەینە کاک نزار سپێدا باش پارێزگاها دووکێ چەند جۆرێن قەلیە دەهێنە دەستێن تایبەتیژی دەفەوە والله قەلیە قەلی سێرە شلفرە قەیسە میشکە قەلی مێلاکە قەلیا ڕووکە بەلە ئەوە قەلی سێرە هەشکە پیواسی زێدە قەلاندیە ئەوە شلفرە تەماتە بتاتە فلفلەتیشە ئەوش قەیسە سینگی میشکە قەیسە میشکە شتێکی ماسی پازیە قەیماغی بین هەیە خەڵک پتر وان تشتێن گوشتیت خۆتیانژی ئەوێن ماست و سەرتی کوەف تشتە خودی مشکات خۆم دسێنە پەلەکن هەی مشکلێکی وت بەی سپیاتیە قەلی سێرە شلفرە قەلی هەیەکە مەخلەمەیە تایبەتمەندیە قەلیا دهۆکێ چییە یعنی بۆچی مەدحێت گەنان بێژن پتر تخۆن خود سڕەکە هەی بوو ئەوێ چەندێ باش بلی قەلیە چ تشتێ دیست بێدەهەیە پتر خەڵک خواستە خودی قەلی هێکێشی سەدیک و ماستە مەخلەمێ حەشمان کردن قەلی هێکیا چاوەیە ئەگەر ببینەرەوە هێکی قەلیکردنەوەدا تەوی چاوی تەوی هێتێک بێتە بکەیفاتە تەوی مەخلەمێ تەماتە هێکە گوشتە پیڤازە مەخلەمێ چی کرد لە چ وەختێ سپێدە بۆرە پتر خەڵک ئەبێ قەلیە خۆڵبان درست کرد خودی خۆرگا سەپین سەعات 5 سحیا بەکیریە هەتا سەعات 10 تێشتیە پێنجی بۆ 10 کاک نزارە قەلیە چاوە تێدا چێکردن خودی گوشتە پیڤازە دوشاوە دوشاویش بەس قیاسە بەلا یعنی ئەو سەحرا تاماوێ دووشاوە بۆ ڕەنگە تۆمە هەند قیاسە ڕەنگ و تۆمە بۆ ڕەنگ و تۆمەیە سەرکو سەحەر پارێزگا دووکێ ئەو وەکی من بەرین کەژیدا دیارکردن خەڵک پتر ئەو خارنا لە سپێدەهەیە دخۆن هەم قەلیە چونکی قەلیە پارێزگاها دووکێ تایبەتیژی قەلیا ڕوون تایبەتمەندیە خۆ هەیە هەروسا تامێکە جیاواز هەیە هەروسا ڕێکا چێکردناوێژ جهێکی بۆ جهێکی جیاوازن بەنکو هەندێک جیهان دەحینێ دەگەنێت ناودا هەندێک جیهان دووشاوێ دەگەنێت ناودا ئەوەژی وەکوت بێژن تایبەتمەندیت مینیتن کانێ کیشکێ جه چێکردن و هەروسا چێکردناوێژی چەند ڕێکێکین جیاواز دێتە چێکردن دەستخۆش هاوار بێگومانە و ئامادەکردنی و خواردنەش تایبەتمەندی خۆی هەیەوەکو بەڕێزە ئاماژەی پێ هیواداریکە هەمیشە ئەو چێشخانانە بەردەوامی گەرم و گوڕی هەبێ بۆی خزمەت بە هاوڵاتیان بکات
ئەو دەنگی قاپ و قاچاخا هات وڵڵا بنیام ئێستا حەزێکرد قاپێک لێرە بۆە بیخواردا بە هیوای وی هاوار لە جیاتیەمە بیخوار نوشی گیانی بێ